من لە گەڕێکی بەختیاریم بەڕاستی یعنی بێئاوێکی زۆرە نە ڕۆژێکە نە دوو ڕۆژە یعنی جاری وای لە هەفتەیەکە یەک سەعات یان نیو سەعات ئەومانەدەنێ بەڕاستی زۆر ناڕەحەتین ماڵمان هەیە بە سێ ڕۆژ ئاو نییە لە ماڵانە جاری وای ئێمە ئەچین بۆ ئەو ماڵانە یعنی دراوسێمان بیر ڕائەکێشین ئەوە زۆر ناڕەحەتی کردوین ئیتر هیوادارم قایمقامی قەزای سێ سادەق یعنی ئاوڕ لە ئێمە باتەوە بەڕاستی زۆر بێئاویمان چەشتووە زۆر ناڕەحەتین ئەوە دوو مانگی ڕێکە وایە یعنی جاری وای بە سێ ڕۆژ ئاومان نییە زۆر ناڕەحەتین بەڕاستی ئای کەس هیچ ناڵێ کەس نایەت یعنی بڵێن ئەرێ ئێوە کێشەتان چییە بۆچی بێ ئاونیان شتێک کەس هەواڵێکمان لێ ناپرسێت ڕۆژانە وەزعمان زۆر خراپە لەبەر بێئاوی کەرتیوایە بە هەفتەی جارێک ئاومان نایەتەوە بەڕاستی یعنی دیترە زۆر جار خۆمان بە تەنکەرە یێنین ئاو تەنکەریش بە 20,000 25,000 یێنێرە ئیتر بەڕاستی وەزعمان زۆر خراپە تقریبان هەر دوو مانگە بەبێ ئاوی ناوە بۆ شێوازە یعنی زۆرە وتە منێشتەوە قەت دەموچەوەی باریم نەشوردووە لەبەر بێئاوی والله زۆر بێئاوین ئاومان هەر نییە لە هەفتەیەکە دوو جار بۆمانەڵەکەن 10 دقە ئاوی لێ 10 دقە والله حیج ناڵێن و پرسیاری ژەکەی نەڵێن ئاو نییە نازانم هەیە یان نییە ئەرە والله ئێمە ئاوە کڕین هەموو هەفتەیە تەنکەری ئاوە کڕین بە 20,000 هی ئێمە 10 دقاوی لێ لەم گەڕەکەی ژین فەرقی نیە ماڵانی ژێر وایە 10 دقاوی لێیە هەڵەبجێشمان هەبوو تا مانگی 11 لە یەکی 11ەوەی تر لێیان گرتوێنەوە بیانی ئەوەی ئەڵێن سیانە ئەکەین و پمپمان وەساوە و ئەوە شێوە ئیسە وای لێ هاتووە ئەینا لە مانگی 5 تا مانگی 11 حوزێکی گەورەمان هەیە 12,000 متر مکعبە ئەوەی کە پەیوەستە بە هەڵەبجەوە لەگەڵ ئەمەی خۆمانە ئەمیش 750 مترە هەردووکیان پڕە بوو کە بەرە دران و کون و قوشبنی هەموو ئاوەی گرتەوە بەڵام ئیسە کە هەڵەبجە نەماوە حوزە گەورەکەمان نەماوە 750 مترە بچووکەی خۆمانە بە 2-3 سعات پڕە بێ کە هەڵ بەریێنەوە نیو سعات مقاومەکە ئیتر هەرکوێی گرتەوە هەرەوەیە ئەینا ئێمە خەلەل لە ئێمان نییە کێشە لە ئێمان نییە ئێمە لە ئاودانی خۆمان نەوەساوین لە تەوزیعات نەوەساوین مستەمڕ ئیشی خۆمانمان کردووە بەس گەورەیە فراوانە منتیقەکان حوزەکارەوە ناگرێتەوە مەبەستن گەڕێکی بەختیاریە خۆش مەزانم ئەوە نایان گرێتەوە کاکەرمگیان حوزەکە بچووکە ناڵێم نیو سعات 35 دقە ئەوە نەمەقاومەکە ئیتر هەرکوێی گرتەوارەوەیە ناتوانین ڕۆژ ناڕۆژێکە ڕۆژێ هەیە ڕۆژێ نییە کارەبای 18 بیرمان کارەبای نییە لەگەڵ ماڵانە کارەبای هەیە ئێمە محاولەمان کردووە ئێمەوەتە دەرخستەمان کردووە چوینەتە بەڕێوەبەرایەتی کارەبای هەڵەبجە دەرخستەی بۆ کردوین خەریتەی بۆ کردوین داوامانە بە ئەنجومەنی محافەزە کە بوجەکەمان بۆ دابین کا و بیرەکان بەسین بە کارەبای دایمیەوە بۆ مەشروعەکەی حەسار ڕەزامەندیان بۆ کردوین پێویستی بە 107 ملیۆن دینار هەیە 4 بیری تایە و مەشروعە پرسیانی هەڵەبجە چوین ئێمە لە قایمخان ڕای سپاردین چوین بۆ لای بەڕێوەبەرایەتی ئاوی هەڵەبجە دانیشتن وتیان کاکەگیان 3 پمپمان هەبووە لەو چاوگە کە هێت بۆ 3 ساق و سیروان و هەڵەبجە ئیسە دوانیان وەساوە یەکیان ئیشەکە یەکە کەش بەس بەشی هەڵەبجەکە ڕۆژێ بێن بە ئێوە بێ 6 ڕۆندەین بە هەڵەبجە ئیتر لە حەوڵی ئەوین ئەبێت لە دەرەوەی وڵاتیش ئەشیای ئەو پمپانە بێت لە محاولان چارەسەری بکەین